سلااو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەمجارەی دەنجی خەڵک هاتووتمە شاری ئاکرێ ئەو شارای کە بە شاری پێکەوە ژیان ناسراوە یەکێکە لە شارە جوانەکانی هەرێمی کوردستان با بزانین هاوڵاتیانی ئەم شارە چ داواکاریەکیان هەیە با بزانین ئایا حکوومەت وەک پێویست خزمەتی بەم شارە کردووە فەرمونون بینەری ئەم بەرنامەیە بن. سپاس سلام خێراتین گەشتەکەم خەڵکیاکی نەخێر وڵی خەلکی دەری ئاکرین دەرەوەیاکرێن چۆن هاتوویاکرێت وڵا بەسەردان هاتوین خزم و دۆستی بابنی قەدیمی لێیان بەسەردان هاتین سەریان لێدین زۆر دیتیاکرێت وڵی بەپێی مەجال بەپێی پێویستدارێ وڵات هاتچوونمان هەیە لە کۆنەوە هاتچوومان هەیە ئەوەی بابم برادر شتی لێرێ هاتچوومان هەیە ئاکرێت چۆن دەبینی وڵی ئاکرێت یعنی جیاواز لەگە شارەکان تر بە ینی شوێنێکی دڵڕفێن شوێنێکی خۆش شوێنێک لە هاوینە هاوین هەیە لە دەستانە دەستان هەیە لە بەهارە بەهارێکی جوانی هەیە حەمدا شارێکی تەبیعی جیاواز لەگە شارەکان تر خۆشە ڕاستی دڵڕفێن بۆی ناسراوم میوان دۆستن یعنی زۆر کێکیان بە میوانی بەڵێ ڕاستارێ وڵا بەتەکید ئەگەر دۆستت هەبی و نەت بێ ئەگەر خزمەت هەبی نەبێ لە هەر شوێنێکی ئەو شارەبی و بەڕاستی میوان دۆستن بۆندی باشن ئێمە لە نزیکەوە معلوماتمان هەیە بۆی کە باشن بۆ شتانە خزمەتی خەڵک دەکەن و خزمەتی بێگانە دەکەن. باش ئەگەر بەراوردی ئاکرێ لەگەڵ ناوچەکانی دیکە بکەی هەز دەکەی چی بۆ بکرێ هێشتان باشە؟ وەڵاهی بۆ کردن ئاکرێ لەبەر ئەوەی شوێنێکی شاخاویانی زۆر شتی لە توانای هەموو کەسێکدا نییە بتوانانی هەموو شتێکی بۆ بکە بە پێی پێویستەکانی بەباشی بۆ کراوە کەم تەرخەوی لە کوردستان هەموو زێک هەر هەیە نییە هەر هەیە بەڵام باشانی بە پێی پێویستەکانی بۆ کرای خراپ نییە. چۆن بژی سەلامەت بەخێر بێنن سەرچاوە لە بۆ ژێرەوەکرێ ڕنگین گەلای بخێراتن سەربەرزین دیتنایەوە مامە ئاکری چۆن دەبینی ئاکرێ زۆر بەوەی ناسرەوە بە میوان دۆستی پێکەوە ژیان ئەلێرە ئاکرێمان بوو ئاکرێ بۆ ژێرەکی قەدیمە گەلێکی قەدیمە بۆ ژێرەکی پاکژە خەلکی پاکژە گەلای جێ هەیەک و میێواندار بێن لێ بێنە خوبدن ببینن جێ سیاحی جێت ئەسەری وەکی گرێ مەزن وەکی گرێندا قشلێ شتی قەدیم گەلێکێ لێ خەلکێکی پاکژە پێکڤە جوانی هەی بسلمانێ لێ مەسیحێ لێ هەمە ئەقەلیات ئەحزابێ لێ هەمووی برانە لێرە بۆ ژێرەکی پاکژە خەلکی وێ پاکژە خەلکی ئاکرێ قەدیم خەلکی ئاکرێ قەدیم نظامێکی هەی نظامی پاکژێ و پاراستنی جیرانێتە دێ کچک خلاص کرد مدرسه دێ تەخەرج بیتش تو سەرچەوێتە نابینێ نظامێ عبایەت بەردە سەرچەوێت خود پێچن ئەوە نظامی ئاکرێ قەدیمە ئێستاش هەیە ئیشتاش هەیە ئیشتا لای سعچی عایلێکە تەخەریت ئاکرێ قەدیم تەنەدی نەپێت وێ نەدەسوێت خرت پوشی سەرچەوێت بێت ئاگرێ چی بۆ بکرێ باشە؟ چی پێویستی بە چ جۆرە خزمەت گوزاری کە زیاتر بۆ خەڵکەکەی ئاکرێ حکومەتەمە یا مەشغولە بەسبابێت ئەقلیمی ئەسبابێت داخلی ئەحزابێت ئەحزابە ئەسبابێت حکومەتە بەغدا حکومەتەکە تایفیە مەزەبیە هەگەر هات و ڕووشات حکومەت خودی چاگە خودەتە ئاکرێ چونکە ئاکرێ ئامێدیە کۆیێ سليمانية قراداغ أفهميا تصحيح داير أكلي كخلكي نزاني شغلات الشعب خلكي أكلي بالذات خلكي آمدية بالذات خلكي قراداغ خلكي آغجلار خلكي كوي درجة أكلي ستينات وقبل الستينات بريش شستيات دا بخو خربنده كد دا دكان هبيد دو فلسة بانا دو درهم دو ربيع بانا دو ربيع كي
بۆ بچکیت خو سەرف کە ڕپێدی دەدەتە مەصرف پێڵاف نان دۆشتە فەرمیێ لە پێڵاوێت لاستیکێت ئەوێت هەجە لاستیک داکردی دەبوو پێشمەرگەی بەتە سەری ئاکرێ دەبوو پێشمەرگەی بەتە سەری ئاکرێ و چێت بێ پێ حەسیاباناش ئیجرات حکومەتێت گەلکردبووە قەڵکی ئاکرێ ئەوە نظامی ئاکرێ دەستان خۆش وعشائري توكريش عشائري توكري عشائري توكري قومنا يعني نتوينا يعني بريوا يد خاك برستني طبعا برستن بس خدايا بس بخدايا بس ما بس ما نخوش شويستي خاك كل شيء استخاكه اكثري تشاو يعني نلا برستني أحزابه وأشخاص أحزابه خاك برستن تصحيدا في دينا دەستان خۆش يعني وقت كان وقت نابم هندي شهيدات أكري داي في تيرورستي داعش وتيرورستي هندي شهيدات أكري داي عشيرات أكري خاصة زيباريا وسوريا وهركيا بخودي نيفا كردستان شيء ندونه ونا شهيدتش خير الشهيدات ما ظن ضباط ما ظن سركرده فرمانده سڵاتان نەبێت سڵاو ستا چا بەخێر بێ ماندی نەبێت الحمد لله ساڵی لەگەڵی شکارە چۆنە الحمد لله خۆ بە زیادی زۆر باشە ئێستا باشتر بێنە خۆ باش نەبە ڕاستی لەبەر ئەو قەیرانە بێپارەی و ئەو دولار بەرزە و ئەو بەیە زێری بلند بێ و ئیش و کارمان ڕاستوە ڕاستی ئیشمانیشی لە بازاری طبعاً خاصەنیشی ئەمەیشی بووکانە لەگەڵ زەرەنگەکەی ڕبتین ئەو هەیەن ئیشی زێر هەبیت بوو دێت ئیشی مەشی هەیە فەرقە دانیشتوی ئاکری دانیشتوی ئاکرێمە بەڵێ باشە ئاکرێ چۆن دەبینی ئاکرێ پایتەختی کوردستانە لە ڕێی گەشت و گوزارە لەی نەوروزەوە بەس هیچ بۆ ئاکرێ نەکردە دەرقەتی خەڵکی ئاکرێ قەدیمترین قەزە لە سەرڕووی عێراق هەمووی سەراسەری عێراق ئێستا ئەو قەزانە ئێستا بووینە مەقسەد ئەوەی دەوروبەری بەردەڕەشە سێ مێلاوانە خزمەتی پتر لە لو ئەوەی کردێ لو ئاکرێ نەکردێ خزمەتەکەی ئاکرێ زۆر کەمە گەشتیاری ئاکرێ زۆر دێن سەردا ناکرێت دەکەن زۆر دێن خاصن ئەمڕۆ پێنجشەمە و بەیانی و شەمەی زۆر دێن لە بەرعەتڵە و ئەوەنەی و لە ڕووی گەشتیاری و گەشتیاری دێن ئاکرێ زۆر بەس خزمەتی نییە چی بۆ بکرێت پێویستان بەت خودی پێویستی هەموو شتە شتواتەف نەکردە کو بێ پێویستی ئەوەی کردێ بابا هیچی نەکردو لە ئاکرەی پێویستی دەر حەقی خەڵکی ئاکرەی نەکردووە لە ڕووی گەشتیاریوە زۆر منتەقەی هەیە خزمەتی لێ بکات و گرنگی بە شوێنی گەشتیار گوزارەکان بدرێتی حکومە بامڵێن لە کاتی هاتنی وەرزی هاوین گەشتارێکی زۆر لە خواری و عێراق و لە ناوچە جیازیەکان یاریمی کوردستان بێن سەردانی ئاکرێ بکەن خودی پێویستە خزمەتێکی زۆر لە ڕووی گەشتاری لە ئاکرێ بێتەکەن چەند و شوێنی گەشتاری زۆرە ئەوەی لە خارووی دەن تایبەت و گەشتاری دەن شتی فێنک و ئەوەی دەوێت منتەقە ئاکرێ منتەقەکی زۆر بەنەوە دەبنگەل لەگەر ئاو لەگەر گەشتیار و لەگەر لە شوێنی گەشتیانە زۆرە نەوروزان خەڵک زۆر دێت خاستان ڕۆژی ئاگری هەڵکردنەکەی زۆر دێتە ئاکرێ لە ڕووی نەوروزەوە خەڵکێکی زۆر دێن تقریبا دوو ڕۆژ منە لە ڕۆژی ئاگەر ازدحامێکی زۆر دەبێت ڕێگاوانەی دەگەڕن ڕاستی لەبەر خەڵکێکی زۆر قاستی ئاکرێ دەکات خەڵکەشی ئەوەندە زۆر دێ پێویست نییە حکومە زیاتر گرنگی بەو ناوچەی بدا پێویستە بەلێ بەس بۆ لەبەر ئەو قەیرانە و ئەو بودجە ئەوانەی تاسیری خۆ طبعا تاسیری خۆی کرد نەخواکرێ زۆر شوێنی هەیە خزمەتی لێ بگرێت و لە ڕووی گەشتیاری و لوڕیاوانەوە بەس باش جگە لەمانە ئێستا نرخی جلوبەرگ و قماشەکان چۆنە وڵا قماشەکان ئەرزانە لە پێشتیاوانەی چەندکو نسبەتی دولار بەرز بووە و قماشی هەر نفس سعری جاران دەڕوات جارە مەقسەد کراس دینە فەیدای بە 10,000 لێ کرد ئێستا بە 3,000 لێ دەکرد لەبەر سعری بەرزبوونی دولار لەگەر دولارەکە مشتری دە تەماشا دەکات مەقسەوە بە 30 فروشت ئێستا بژە بە 35 بە جاران بە 25 لەکەم دکرا چوون بە 35 فەرقێکی زۆرە لەگەڵ ئەشتیا ئەوەنی مەقسەد دەڵێ زەیتە ڕوونە برنجە ئەوەنە شەرمەزاریش طبعا لای مشتریەکانی خۆتان طبعا بەس ئەمە خوشار موزار ناکەین بۆ لە بە 3000 بڵێ دەهاکە نەبێت بەس قماش لە پێش شەوی ئەو شتانە هەموو شتە ئەرزانترە لە لوی ڕینە و برنج و ئەوەنەی زۆر بەر مەقسەد بکڕی بە 28,000 زەیتی ئێستا بە 47,000
عنده قاضي فرق اللي قالوا برنجك هار فرق او يشتي بيويس لازم انا سعري بدخل قماش اون بيويس نيا بيويس نيا برز بيت سڵاوتان عليكم السلام بخير بين ساتشوا يا اهلا وسهلا قال خيراتن ساتشوا ممنون ساتشوا ئاکرێ ئێستا چۆن دەبینی ئەگە بەراورد بکەین لەگەڵ ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان ده بشكل بتا بحسي قضاء كريب كام قضاء كريب بري صاد وتشلو صالة يوم بيا قضاء معنا كافنترين قضاء العراق ده هنجي بيجي طبيعته خوشة عشوائيته خوشان بيكا فيجيانا خوشة وروشنبيلي الأوكري در كفتي جارها بون آکریبو آمیدیبو کویبو سلیمانیبو رواندزیبو اف هر پنجا پیش همه دبینه که روشنبیلت کردستان بینه و نسبت عشوائیت ما خربیک و جیانه وکی مالک عائله کنه بس چه ما بدرت عمل قضا کرد عمل باجر سری وکی إهمال کرد معنا ما میتونه دولت خارج ما يديتي جيت كافن يتكلفور قالك خوشن معنا تشتي خوشي الويري هاي إيه شو اللي أمناكل هاتشيات شونا فرق شوف فرق مثلا منطقة مجمعية وتلعب فيها دشت ويريش دشتها بس إيه جوازية كودياي هاتش كاس المندب نبي ياخذون هاي كي يوتي دبتا كاين بلا سار شباب خير بسار شباب معنا قال جماعة يقولي صاد جماعة يقولي بلا قوي بيتي لا قال ما باغي از قال قوي واللي يلهم مصر يلهم كوي تشكري في قزاو كلي مخبنا في قزاو اللي ببلدنا معنا بندق يبودينا بندق روشنبيليا كردستان الاوكريبيا كانت روشنبيلينا كانت او بينا خلي الاوكري دار كفتين بس نك زور بس نك اوكري اهمال كلي هاتشيات فرو كاس ما تشناكل كاس ما تشناكل پێویستان بە چییە ما بنسبة قشتو جزوري ما بيوستا معنى طبيعة اوكري وكي ديكانية شنية هلا شي ما لبناني صح لبناني بكبر بده تلفيكات بريني عندك جيت ولا كريم معنى بورد كي تحس كي بتشيت نوفدا ووكي ديش برين شنو بيا ما في طبيعتها ما في هاي بس كسب بالخنوكة تمام گرنگی پێ بدرێت وافش زحمتها خذي كاسنا كاسنا قلت السلام عليكم هاتش قلت بلا سيرش وقت انتخابات انا وقتها ودي مونغو كاينو قات بەڵکۆ جارە بۆتان بکەن خذي گیان لە كاس پەیامەکەی تو بابا خذي وكيل كاس منوكات بلا بين انك ما قوم بيت محافظ بيت يدي وانا صاحب كني افق قزوكريا افق قزوا قال لكم وصلنا افا سنتري كردستانيه بۆ خۆتان بێ هیوا کردووە بۆ امام ما روجا كي دور روجا ده روجا هاي فيك صولك سلسي صول هم بيجني بابا ايه قدوسه كاس قحنا تمام جو ما خذي كنت بيجنا كب ما كان کە پەیامەکەت بگات و خزمەتێکی باشی بۆ خدمتي بو في ملتي كان اف ملتي قال لك فقير ملت قال لك يا مخلص ابو كردينيا كاس ملتي اوكري مخلصين ابو كردينيا بس جو ما كنا كنت بيجن دستمي بنبلا بەوەی ناسراوە دەڵ خاکەکەی خۆیان زۆر خۆش ما دەوێت قال لك اوكري خوش تبيت وخاصه في منطقه سري بوزر سري كتبي بس بشك تشوفي خبدني خدي وكيل دي بتا منطقك تحس كي انا بس بتا نوفدو نكون برضه ساعه سريعه بني دشي شو او نموينا معنا هذا الشيء دكان بو ايجاري مجبورا وتقريبا في بوزر 500 كاسيت 500 دكان او 500 دكان خلف فقير خدون عائلنا خدون طلبنا مصاريفتين كسب الخنوكه تمام اوكري بوجارك كبنه يعني بري صدهان صاله يهوتيا ابوكرن واجن بري خب دين ديمانت قالك جوانت لهين وكي سيباي وكي كوني زركي وكي كله وكي شوي ابوكرنا بون هر دو محل چسته و گورابو و خلک اوکری خلک که خوشویستی که زور یا هیبو خلک کردستانه خاص تایبتی اگر ایک بیانی بیت اوکری وطف هست ناکد که الجیه کی بیانی وطف ده هست کد که المال خو بوچی چون که خلک اوکری بخدمت که باش پیراد بند
بە میوان دۆست مێبان دۆست تێتاتینە ناسین یعنی گەلێک مێبان خۆش دەبێن و خەڵکێکی کۆمەڵایەتیە یعنی حەست کات تێکەلینیت گەل هەموو کەسێکی بکات وەختێ تێکەلینیت کات تێکەلینیە کە باش کات وەکیل بزن دڵساپیت کات یەت ڕاست و درستن بۆ تێکەلینیت گەل خەڵکی پێکەوە ژیان لێرە چۆنە پێکەوە ژیان ئێرە هەت کەڤنیشدا جیێت هەبین لێرە فەلەیەت هەبین لێرە و بسڵمانێت هەین چ جۆرە نە جیەکی یان فەلەیەکی هەست نەکریە کە فەرق جیۆزیەکە هەی نۆبەینۆ دینێەوە و دینێ بسڵمانە بۆچی چونکەوەکی بزن هەروەکی مۆلێکێ بینە بەس مجرد ئەو بسڵمانە ئەو سەر دینەکە دی ئەان دینە جیان دینێ فەلۆ وەکیل بزن دین جیۆزە نوکەش هەروە تفیامای نوکەش فەلەیەت هەین لێرە و یەت پێک بەدژین و هەستناوکەن کە وێ هەستێناوکەن بێژن وڵی ئەوە کلمەتکەن کە ئەم دینێکە دینە نە ڕاستە ئەوش وەکی مەعینە نێزجین و یەک زمان و یەک کەلتور و یەک جلک و ڕێنشتن و ڕابین و تێکەلی و بسڵمان چ نەعیدێت و ئەو تێنەعیدێت بسڵمانە مناسباتە هەر مناسباتێک هەبیتە و چیتە مناسباتەوە و تێتەوەی سەرچاوم ماوەعەجی ئاکرێ با بڵێن دانیشتوانەکەی بەوەی ناسەرەوە دەڵێن میوان دۆستن خەڵکییان زۆر لا خۆشەویستەگە کەسێک لە دەرەوە بێتە لایوان ئەولی بە خێراتن سەرچەوەن ئۆکرێ باژەڕێکی گەلێکی قەدیمە گەلە قەدیمە سێ میر حکمی لەو کەلەیە کردیە لەو کەلەیە سێ میر عسلی خو ئۆکرێ ینی جوو تێدا بووە جوو ئاساسی جوو و فەلە زێڕینگر لە ئۆکرێ ڕێباوی زێڕی ژنان دەکەن نییە وەکی کلاوی زێڕە وەکی کەمەر کە و گوهار کە و خزێمە ئەوە لە ئۆکرێ دەرکردیە وەشی جوولەکە چۆن تەسمیلی فەلان کرد فەلەمانەوە فەلاش چوونە بسڵمان زەرینگر بوون بسڵمانەکان زەرینگر بوون تێگەشتی ئیشان دەکرد ئەوجار لێرە خەیاتی پەشمبەرگیس لە ئۆکرێ دەرکەوت ینی لە ئۆکرێ هاتە کرد بەناوە بەنگ پەشمبەرگیس لە ئۆکرێ ئینتاجەکە وان و جەوە تەسمیلی بسڵمانە کردیە بسڵمان کرد باژێرە دیگەلێکی قەدیمە بەلێ ئەوە بێخودانە وەنداوە هەر فندقێکی گەورە ئەوە بکات شۆڕشیمە فندقی 5-6 تەباق عالم بێت بگەڕێت بشتە ناویستی بمە لە ڕووی گەشت و گوزار و سیاحەت و خەڵک زۆر دێت ئێرە گەلک تێتێرە بۆژارە کەس کۆنی تێدا کۆنی گەلک کۆنی تێدایە ئاوەکان بۆشن وەکی برنجی ئاکرێ بەناو دەنگە سماق بەناو دەنگە دووشا بەناو دەنگە هەنجیر بەناو دەنگە یاکرێ ئەوە نەخت بەناو دەنگ لێرە دەچێت هەموو لێرە ئارەزە لێرە هەموو بەناو دەنگە بەس چێ بێ خوددانە خوددانی نییە ئەگە خوددانی هەبی تاکرێگەلک منزەری جوانە و جێکی جوانە ئەرەوە ئەو کەلێش هەکو گوتمە تو پێشان سێ میر حکمی لێ کردووە ئەرەوە خەڵک زۆر دێت ئێرە بەگەلک عالم دەکە تێ تەماشای دەکەن هەموو مناسبەتی نەوروز و مناسبەتی ڕۆژی جمعاتێن لاو لێرتێن لە دووەک تێن دەگەڕێن بەلە ئەرەوە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆراتنە کۆتایی بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای ئاکرێ سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلگۆران و ڕێیان زێباری کە یارمەتی دەرم بوو لە گواستنەوەی وێنەکان تا بەرنمەیەکی دیکە و تا ئەڵلقەی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ